پێشتر ئاسی لەبەرکردنم زۆر خراپ بوو. لە تێستی یەکەم لە ماوەی 4 سەعاتدا توانیم تەنها 2 لاپەڕە لەبەر بکەم. هەروەها بۆ ژمارە تەنها 10 ژمارەم لەبەر کرد لە ماوەی 1 خولەک و زیاتر. و هەروەها خوێندنەوەشم زۆر خاڵ بوو، بەڵام ئەلحەمدوللیلا ئێستا لە ماوەی 10 خولەک و کەمتریش دەتوانم 1 لاپەڕەی بە جوانی لەبەر بکەم. و بۆ ژمارەش دەتوانم نزیک 50 ژمارە لەبەر بکەم لە 1 خولەکدا و خوێندنەوەشم زۆر خێراتر بووە، سپاس بۆ خی گەورە. و دەتوانم نزیک 30 بۆ 40 وشە لەبەر بکەم یەک بە دوای یەکدا و بە ڕیزبەندی لە ماوەی 1 خولەکدا. بابەتێک دانرا بوو لە گروپ کە بۆ تێز بوو، نزیکی 500 وشە بوو. من وا تێگەیشتم کە تەنها بۆ 1 ڕۆژە هەموویم لەبەر کرد. اینجا سەیری گروپەکەم بۆ 3 ڕۆژ زیاتر دانرا بوو، ینی لە ماوەی 3 ڕۆژدا بتوانین لەبەریکی بۆ تێستەکە. بەڵام من لەبەرم کردبوو کە وشەمانەی عەرەبی بوو. من نهاتم لێرە ڕیکلام بکەم، بەڵام هەر کەسێک بەشداری بکات خەفەت دەخوا کە بۆچی پێشتر بەشداری نەکردووە. ئەو پارەی کە بەشداری پێ دەکەیت دڵنیا بە زۆر کەمە لە ئاستی ئەو خوێندن و ئەو عیلمەی کە فێری دەبی لێرە، ئەو ئەنجامانەی کە لە خۆدا دەیانبینیتەوە. بسم الله، السلام علیکم و رحمة الله. سپاس و ستایش بۆ خی گەورە و میهرەبان. دواتر سپاس بۆ هەموو ئەو مامۆستا و سۆزانەی کە لە پرۆگرامی چالاکردنەوەی مێشک و یادگە لەگەڵمانە بوون، بە تایبەت مامۆستا ئاوات و مامۆستا عەتا و مامۆستا سیدیق و مامۆستا و ڕاهێنەرە بەڕێزەکانی تر. من کە بەشداربووی گروپی 15 بووم، پێشتر ئاسی لەبەرکردنم زۆر خراپ بوو. لە تێستی یەکەم لە ماوەی 4 سەعاتدا توانیم تەنها 2 لاپەڕە لەبەر بکەم. هەروەها بۆ ژمارە تەنها 10 ژمارەم لەبەر کرد لە ماوەی 1 خولەک و زیاتر. و هەروەها خوێندنەوەشم زۆر خاڵ بوو، بەڵام ئەلحەمدوللیلا ئێستا لە ماوەی 10 خولەک و کەمتریش دەتوانم 1 لاپەڕەی بە جوانی لەبەر بکەم. و بۆ ژمارەش دەتوانم نزیک 50 ژمارە لەبەر بکەم لە 1 خولەکدا و خوێندنەوەشم زۆر خێراتر بووە، سپاس بۆ خی گەورە. و دەتوانم نزیک 30 بۆ 40 وشە لەبەر بکەم یەک بە دوای یەکدا و بە ڕیزبەندی لە ماوەی 1 خولەکدا. ئەگەر ڕاهێنانی زیاتر بکەم بێگومان زۆر زیاتریش دەگۆڕێم و بەرەو پێش دەچم. بۆ لەبەرکردنی کوردی لە ماوەی 5 خولەکدا دەتوانم نزیک 3 لاپەڕە لەبەر بکەم کە ئەمەش هەمووی بە فەزلی خی گەورە دەزانم. و هەروەها خۆشم بە کەمتر خەم دەزانم لە ئاستی ئەو مێشک و یادگەی کە ئەڵڵا پێی بەخشی و نەمتوانی و بە شێوازێکی ڕێک و پێک و تەندروست بەکاری بێنم. هەفتەیەک بۆ 2 هەفتە پێش ئێستا بۆ ئاوزانم لە تاقیکردنەوەیەک بەشداریم کرد کە سوورەتی نوح بوو. لە ماوەیەکی کەم بە ژمارەی ئاەت و ژمارەی لاپەڕە و ژمارەی سوورەت و ژمارەی جوزء لەبەری کەم کە نمرەی سەدیشم تێیدا هێنا. ئێستا توانامان هەیە لە بەرکردن بکەین بە ژمارەی ئاەت، بە ژمارەی لاپەڕە، بە ژمارەی سوورەت، بە ژمارەی جوزء بە شێوازێکی زۆر جوان و ڕێک و پێک کە وا دەکات کە پێداچوونەوەی کەمتری بوێت، هەروەها لە بیرچوونەوەمان کەمتر بێتەوە. هەروەها وازم 2 ڕۆژ پێشێ ساژ بوو، بابەتێک دانرا بوو لە گروپ کە بۆ تێز بوو، نزیکی 500 وشە بوو. من وا تێگەیشتم کە تەنها بۆ 1 ڕۆژە هەموویم لەبەر کرد. اینجا سەیری گروپەکەم بۆ 3 ڕۆژ زیاتر دانرا بوو، ینی لە ماوەی 3 ڕۆژدا بتوانین لەبەریکی بۆ تێستەکە. بەڵام من لەبەرم کردبوو کە وشەمانەی عەرەبی بوو، یعنی ئەگەر زۆر کەم لە خۆم ئەتوانم لە ماوەی کەمدا زیاتریش لەبەرکەم. هەروەها لە ڕووی خەوەوە تا ئێستا لەوەتەی دەستم کردووە بە خوێندن لەم کۆرسەیە تقریبا لە سعات 12 تێپەڕ نەبووە، سعات 10:30 بۆ 11:30 من خەوتم. بەیانیان لە سعات 4:30 بەیانی تاوەکو 6 لەو بینەیە من هەساوم لەخەو. هەروەها لە ڕووی خواردنەوە سپاس بۆ خی گەورە ئێستا خواردنەکانم ڕێک و پێک بووەتەوە. هەروەها شەکری سپیم تەرک کردووە کە ئینشاءڵڵا بەرەو تەرککردنی بەرهەمەکانی شەکری سپیش دەڕۆین، شتیوان بەخوای گەورە. من نهاتم لێرە ڕیکلام بکەم، بەڵام هەر کەسێک بەشداری بکات خەفەت دەخوا کە بۆچی پێشتر بەشداری نەکردووە. ئەو پارەی کە بەشداری پێ دەکەیت دڵنیا بە زۆر کەمە لە ئاستی ئەو خوێندن و ئەو عیلمەی کە فێری دەبی لێرە، ئەو ئەنجامانەی کە لە خۆدا دەیانبینیتەوە. هەروەها لێرەوە بەو هاوڕێیانم دەڵم کە چاوەڕێی من بوون کە تەواو بم، پێیان دەڵم کە سپاس بۆ خوای گەورە توانیم لە زۆر شت بەرەو پێش بچم و بەدەیان تەکنیک فێر بووم. ئەگەر هەمووشیان سوودیان نەبێت بۆم، یەکێک لە تەکنیکەکان جێگەی هەمووین بۆ دەگرێتەوە، دەتوانم زۆری ئیسفادەی لێ بکەم لە ڕووی لەبەرکردن، لە ڕووی تێگەیشتن، لە ڕووی بەرەو پێشچوون. دووبارە ئەلحەمدوللیلا سپاس بۆ خوای گەورە و هەروەها سپاس بۆ مامۆستایانی ئاوات ئەکادیمی لە پای دڵسۆزی و ئەمەکداریان و لە پای ئیمانداریشیان.